بەرزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ تاواکردنی گفتوگۆکانمان لەگەڵ زۆر بەڕێز محسین زەیی سیاسەتمەدار و نوێنەری پێشووی بارزانی. کاک محسین جان، من بەر لە پشۆکە پرسیاری ئەوم کرد کە جگە لە ئازادکردنی شێخ ئەحمەدی بارزان لە زیندان دوای 12 ساڵ لە زیندانیکردن شۆڕژی چواردەی تەمووز چ دەستکەوت و خێریشی هەبوو بۆ کورد لەو ڕۆژگارەیە؟ شۆڕشی چواردەی تەمووز سەرەتا پێشەوەی کە تا ساڵی 60 ڕاستی سوودی زۆری هەبوو بۆ کورد. یەکەم جۆرە ئازادی دا بە کورد، ئازادی سیاسی، ئازادی سیاسی هەڵبەتە لە ناحیە کۆمەڵایەتیش سوودی هەبوو کە قانونی ئیسلاحی زراعی دەرچوو، زۆربەی جوتیارەکان بوونە خاوەن مڵک و هینی ملکدارەکانیان لەسەر کەم کردنەوە، زەبر و زۆری ملکدار. پاشان دەسووری این دەسووری کاتی عێراق دەرچوو کە کورد و عەرەبی شەریکدانە لە وڵاتە. بۆ یەکەم جارە لە مێژووی دامەزرانی دەوڵەتی عێراق اعتراف بەوە دەکرێت کە کورد شەریکن لە وڵاتە. هەروەها ئیتر پارتی باشکە کاری دەکرد، ڕۆژنامە خەبات دەرچوو باشکە و باشان پارتی ئیجازەی وەرگرت لە ساڵی 1966 ئیجازەی لێ مانە هەموو دەستکەوتی تریشی هەبوو، هەرچەند کە سەربیاتیشی زۆر بوو، بەڵام لە ساڵانی یەکەم و دووەم دەستکەوتی باشی هەبوو. باشە، تۆ ئەمەشت بۆ کرد کە یەکێک لە دەستکەوتە باشەکانی شۆڕشی چواردەی تەمووزی 58 بۆ کورد دەرکردنی قانونی ئیسلاحی زراعی بوو. بەڵام ئەم قانونە ئەوەندەی کە مێژوو بۆمانە ژێڕێتەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە کورد سوپایەکی هێزێکی سەربازی چەکداری دروستەکەن و لە دەربەنی بازیان ڕۆبەڕووی سوپای عێراقیە بنەوە. ئەمەش هۆکاری ئەوە بوو کە ئەوان ڕازی نەبوون بە قانونی ئیسلاحی زراعی. قانونی ئیسلاحی زراعی ئەگەر خۆی بەڕاستی من یەکێک بوون لەوانەیە کە پێشی چواردەی تەمووز من داوام کرد وەزیری داخلیە ئەو وەختە ساڵی 56 وەزان سامی فەتاح وەزیری داخلیە بوو، هات بۆ هەولێر من کە پارێزەر بوومە وەختە لەگەڵی دانیشتین و باسەوە کراکە ئەو ناکۆچیە بوو بینی جوتیاران و بینی خاوەن مڵکەکان. من یەکێک لەوانە بووم کە اقتراحم کرد لە عێراق، وتم عێراق بەگشتی دوو جۆر زەوی هەیە، زەوی مەمنوحە باللەزمە ئەوانەیە کە ئەمیریە و دراوە بە خاوەن مڵکەکان و مفەوەزە بالتاپۆ پێڵێن. مفەوەزە بالتاپۆ ئەگەر بکرێت بە ملکی سەرف چارەیەکی دەبردرێت بۆ حکوومەت بۆ وەزارەتی مالیە دەبێ و ممنوحە باللەزمە نیوەی دەبێتە هی حکومەت. گوتم ئەمە تەطبیق بکەن پێم بوو. ئەو وەختە مانای ئەوەیە کە نیوەی زەوی عێراق لە خاوەن مڵکەکان دێتە دەرەوە تەوزیع بکرێت. هەتا هەندێک لە خاوەن مڵکەکان لێ بوون تووڕە بوون لە من کە من ئەو اختراحم کردووە. ئەگەر دێمەوە سەرەوە کە ئەگەر بە قانونی ئیسلاحی زراعی بێتەواتی تەطبیق بکرابە شتێکی باش بوو. بۆ کورد ئیسفادەی لێ کرد، بۆ کوردیش باش بۆ عێراق بۆ هەمووی باش بوو، شتێکی باش بوو. هەر لەسەر ئەو دیدارەی بەڕێزتان لەگەڵ مینا خانم و کوڕی ڕەش، مینا خانم چۆن باسی لە پەیوەندیەکانی نێوان قازی و بارزانیە کرد. زۆر جار ئەوترێت هەندێک گرژی هەبووە لە نێوان قازی و بارزانیە. ئەو هیچ شتێکی لەو بابەتە بۆ تۆ نەژێڕایەوە؟ قەتعیە لە هیچ شتێکی لەو مارە باس نەکرد، بەعەکسەوە گوتی کە زۆر یارمەتی کۆماریدا و زۆر ڕێزی هەبوو لای قازی و ئەویش زۆر ڕێزی دەکرد لە قازی و خۆشم دایەوە زۆر جەمنێ بۆ لە بارزانینی کە ڕێزی گرتووە لە قازی محەممەد و بە سەر کە بعضی کەس
دەیانگۆ پێشەوە بارزانانی زۆری پێ ناخۆش دەگۆ پێشەوە ئیلا ئینە قازیە تەنها قازیە باڵێ زۆری پێ ناخۆش بوو کە دەیانگۆ پێشەوە بارزانانی هەروها زۆر ڕێزی شێخ مەحموودی دەگوت شێخ محەممەدی نەمەر بابا عەلی کوڕی شێخ مەحموود زۆر جار هات بۆ لە قەت ڕۆژێ لە ڕۆژان پێش بابا عەلی نەکەوتووە هەر بابا عەلی و پێشەخۆ دەگوێ ئەمە کوڕی شێخ مەحموودە ڕێزی ئەو سەرکردانەی دەگرت. دوای 2 مانگ لە ڕوودانی شۆڕشی 58 چواردەی تەمموزی 58 ئیدیتەوە گەڕێتەوە بە کوردستان. لەو گەڕانەوەیە چاوت بە شێخ ئەحمەدی بارزانەکەوێت. لە دوای 12 ساڵ لە زیندانیکردن کە ئازا دەکرێت ئەو دیدارە چۆن بوو چی لە یادەوەری تۆیان ماوە ئەو پیاوە چۆن بینی؟ من ئەو وەختە نووسینگەیەکی تیجاریشم هەبوو جگە لە نووسینگەی هاماد وەکالەتی ئۆتۆمبیلی فۆردم لابوو نووسینگەم نزیک یانەی فەرمانبەران بوو نزیکەی 100 مەتراوە لەوێ دوور بوو گوتیان شێخەم هەن هاتووە ئیتر لەگەڵ کاک ئەحمەدی براشم لەوێ بوو چوین بۆ یانەکە هاوین بوو مانجی لەم وایە مانجی نهایەتی مانجینەوە بوو ئەوە لەسەر ئینەکە حەوزێکی لێیە لەسەر حەوزەکە کورسیان بۆ دانابوو خۆی و عەلادین مەحموود کە پارێزگاری هەولێر بوو دوای 14 تەمموز تاین کرابوو 2 کورسیان بۆ دانابوو لە تەنیشتێکەوە خەڵکەش بە دەوریا ئیتر کە چوونم ئێمە بە خێراتنمان کرد من ئەمە یەکەم جارە کە شێخ ئەحمەد دەبینم بەڵام کاک ئەحمەدی برام دی بووی کە چای بە کاک ئەحمەدی برام کرد زۆر کەیفی خۆی پێهێنا وتی کورسیەک بێنن بۆ ئەحمەد وەرە لای من دانیشە چەندی خەڵکی تر زۆر هەموو وەسا بوون چەندی گوتی نای لە دەبی کورسێک بێنم بۆ ئەحمەد با لای من دابنیشی ئینسانێکی شێخ ئەحمەد ئینسانێکی زۆر تەواضیان هاتە بەرسا و ئینسانێکی زۆر لە خۆ بگرت و هاتە بەرسا من ئەمە یەکەم جارە جارێکی تریشم دیوە لە بارزان شەوێک لەوێ بوون ساڵ لە 59 وازانم جاری سێمیش دیومە لە ڕانیا لە کاتی شۆڕشی ئەیلول ساڵی 65 بوو هاتم هێلیکۆپتەرێ هاتم بۆ ڕانیان ئەوە جاری دوم بوو کە شێخ ئەحمەدی بارزانێ سێم بوو جاری سێم باڵێ لەوێ هێنابێ حکوومەت هێنام حکوومەتی عێراق هێنابووی ئەفسەر عەزیز سەرەوی ناو ئەفسەرێکی ئین قووەی مەدانیان پێدەگۆ کە گویا بە بارزانی بڵێ ئیتر شەڕەگە لە حکوومەت دەکا وازوێ لە شۆڕشۆ دانیشتون لە ژوورێک و بەڕێکەوت منی ژێرێ بووم ژوورەکە تەنها کاکە زیادی کۆیی خوارێ خۆش و ئەو مقەدەم عەز عەقلاوی و بارزانی نەمر و منیش لێ دانیشتم شێخ ئەحمەد بە گوتی مەڵە مستەفا ئەوە منیانی هێناوە دڵێن ئێمە حازرین هەموو شتێک بدەین ئیلا حکمی زاتی نەبێ ئێوەش بە کەیفی خۆتان بکەن مەساحەتی کورد لەسلایەوە ئەمە نەسی عیبارەتی شێخ ئەحمەدە کە دەیگوتی ئێوەش بە کەیفی خۆتان بکەن بزانن مەساحەتی کورد لەسلایە مەساحەتی ملت لەسلای ئەوە بکەن من ئەو وەختە یعنی زۆر بەرز و بە نرخاتە بەرچاوم شێخ ئەحمەد کە لەم حاڵەتەوە هێناویانە کە گویا زەغت بکە لەسەر ئەو لای من مەساحەتی ملەتی لە بەرچاو گرتووە قەت وەکو باسەکەن هیچ وەختێک تەماعی مڵک و لەبەرەوە هیچ مڵک و شتی بەناو نەبوو
گویا این مامور تاپۆی مدیری تاپۆی ڕەواندز یا مێرگەسوورە چێ هەرچی مولکی بارزان هەیە زەوی ئەوانە بە ناوی شێخ ئەحمەد دەکا و ئەوراقەکەی دەڵاتەکردنی پێڵێ وام کردەوە بۆ هی تۆیە ئەمژرە چییە دەڵێ ئەم مولکانە ئەمش لێوەرەگرێ دەیسووتێنێ ئەوراقەکە دەڵێ مولکی من نییە مولکی ئەو ملەتەیە قبول ناکەن هیچ شتێک بە ناوی من بکرێتن لەسەر ئەو مولکە مەلا مستەفاش عینی شدوو کوڕێک یەکێک بۆ جێڕامەوە کە مدیر عام و لە وەزارەتی مالیەی بەغدا لە زمانی سەدامە گوتی کە 74 شەڕ دەست پێ کردەوە کتابێک لە مەجلیسی قیادەی سەورە بە ئیمزای سەدامی تعمیم کرابوو دەرێ حزبی هەموو ئەموالی مستەفا بارزانی بکەن هی منقولە و غێر منقولە یعنی هی ئەڵێ دوای چەند ڕۆژێک جواب هاتەوە کتابەکە ئەڵێ مەلا مستەفای بارزانی هیچ مولکی نییە هیچ شتێکی نییە کە حزبی بکەین ئەڵێ ئەمە زوو گوتیان ئەم کتابە کەس نەبێنێ ئینیان کرد سەحبیان کرد و شاریانەوە بۆی بە خەڵک پیشانێن نەزانێتن کە هیچ مولشی نەبووە. باشە کاک محسین ئەگەر تۆ بە ویژدانەوە بەراوردی بکەی لە نێوان شێخ ئەحمەدی بارزان و مەلا مستەفای بارزانیە ئەم دوو کارکتەرە سیاسی ئەم دوو برایە چ خاڵێکی لێکچوونیان هەبوو یا چ جیاوازیەک هەبوو لە نێوانیانە تۆ ئەم دوو کەسێتی و چۆن بینی چۆن ناسی مەلا مستەفا زۆر متعەلق بە شێخ ئەحمەد زۆر زێر احترامیە کرد کە برای گەورە بوو شێخ ئەحمەد لەبەرەوەی کە ئینسانێکی زۆر پاک بوو ئینسانێکی زۆر دڵسۆز تێکەڵی هەموو شتێکی نەدەکرد لەبەرەوە کە عیلاقەیەکی زۆر تەبیعی زۆر باشیان هەبوو بەڕێی من بەڵام تۆ هەر خۆت لە کتێبەکەی خۆت ئەڵێ لە 65 کە شێخ ئەحمەدی بارزان دێ بۆ ڕانیە بۆ لای مەلا مستەفا حکومەت ئەینێرێ بۆەوەی کە گوشار بخاتە سەر مەلا مستەفا و ناچار بێ دەست لە مافی کورد هەڵگرێ یعنی شێخ ئەحمەد چۆن ڕێگەی بەخۆی داوە کە مەلا مستەفا ناچار کا بەوەی کە دەست لە مافی کورد هەڵگرێ و لەگەڵ حکومەتە پێک بێت عەرزم کرد کە پێی ئێوە مەسلحەتتان چۆنە مەسلحەتی کورد ملەتە چیە ئەوە بکەن معنەوەیەکە کە جێنادەتە فشاری حکومەت شێخ ئەحمەد ئەو وەختە تەبیعی لەبەر ئەوەی کە لە شۆڕژان نەبوو منطقەیەکی بارزان منطقەیەکی حەید دادەنجا لە شوێنی خۆی مابووە لەبەرەوە علاقەی لەگەڵ حکومەت علاقەی لەگەڵ شۆڕشیشە بوو و لەسەر ئەوە ئەساسە کە گویا نفوزی هەیە لەسەر بارزانی بهێنی کە ئەو داوایی لێ بکات بەڵام شێخ ئەحمەد بەرژەوەندی ملەتی لە مهمتر بوو لە تەڵەبی حکومەت باشە لە ئەیلولی 1950 کە گەڕایتەوە بۆ کوردستان لەو گەڕانەوەیە لە ئەیلولی 58 سەردانی بەغات کرد لەوێ سەردانی یەشێک لە بارگاکانی پارتی دیموکراتی کوردستان کرد لەو کات کە لە بەغا بوو کۆمەڵێک لە هاوڕێ و هاوخەباتەکانی خۆت لەوێ بینیەوە لەوانە مامۆستا برایم ئەحمەد عومەر دەبابە نووری ئەحمەد تەها برایم نووری تۆ لە کتێبەکە ئاماژەت بۆ کردووە کە ئەم برادرانە بڕێک سارد بوون لەگەڵت سارد پەیوەندیکی ساردیان هەبوو لەگەڵ لە کاتێکە تۆ پێشتر ئێوە زۆر دۆستی یەک بوون هۆکاری ئەو ساردیە چی بوو ئەگەر بەبیرت مابێت ئەو وەختە هین بازم بارگای پارتی دووژیان لە ئوتێلی ترۆکالیرۆ من کە گەیشتمەوە بەغدا دوای لە دەرەوە هاتووە چوون بۆ زیارەتی ئەوان ئەو کاتە بوو کە چوون بارزانی هینکرا بوو خەی بوو بێتەوە گوتیان لە پراغا برایم ئەحمەد و نووری ئەحمەد تەها و ئەوان نسوون دانویست بچنمە پیرەوە خوارە خۆش بوو برایم ئەحمەد گوتی من ئامادەم هەموو شتێکم حازرە تەنها ئینم ماوە
جانتای جل ئەوەمە منیش تازاتومەوە جانتای جلم هەبوو گوتم پێشکەشم گوتم بەڵام ڕاستە هینەکە بوو من ملاحەزەم کرد ئەم گەرمیی کە پێشان لەگەڵ بەر لە 14 تەمموز لەگەڵ من هەبوو ئەو گەرمیە من لەدیت وەکو من سەبەکەشی بۆ هەندێک ژێڕمەوە ڕەنگبی لەبەرەوەی کە من ئەو وەختە هینەوە حیزبی نەبووم تەنها ئەوە بینیتەوە چون تۆ بەر لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بۆ کرد کە ئەو کات کە تۆ خوێندکار بووی لە کۆلیژی یاسا لە بەغا لە حقوق عمەر مستەفات بینیوە عمەر دەبابەت بینیوە ئەو یەکێک بۆ لەو کەسانی کە لە ڕووی بیری نەتەوەی و کاریگەری لەسەر جەنابوو هەبووە و ئەویش هۆکار بوو بۆی کە تۆ بیتنێ و بی بە هاوکاری پارتی و هاوکاری مەلا مستەفا بەس لە دوجارە ئەم ساردیە ینی جێی پرسیارە بەڵێ لە کاتی زۆر باشە مامۆستا لە ساڵانی 58 و 59 کێشە و ململانەیەکی قوڵ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شوێی عێراقیە هەبووە بەو سیفەتەی کە ئەو کات دوو هێزی دیاری ساحەی سیاسی بوون بە بڕوای ئێوە وەک سیاست مەدارێک وەک پیاوێکە ئەزمونێکی قوڵی سیاسیتان هەیە هۆکارەکانی ململانی ئەو ڕۆژگارەی نێوان پارتی دیموکرات و حیزبی شوێی عێراقی لەسەر چی بوو پەیوەندی بە چیەوە بوو من زۆر تێکەڵ ئەو مۆزوع نەبووم ئەوە بەڵام ئاگادار بوویت بەڵام نەوعەما بە زۆرێک ئاگادار بووم دەبی لە کوردستان دوو حیزب و پارتی و شوێی و ئەو وەختە حیزبی شوێی سەیطرەی کردبوو لەسەر هەموو کوردستان لە جنوبی عێراقیش هەروە بوو تەران کردبوو ڕەنگی هەندێک لە سەرانی پارتی کە زۆر میوری مارکسیان هەبوو دەیانویست بە زۆرێ نزیک بنەوە لە حیزبی شوێی کە پارتی دەسەڵاتێکی وای نەمینێ لە کوردستانە و لەم وایە ئەوەش هەندێکی تری ئەوانەی ئەندام بوون لە سەرکردایەتی پارتی ڕازی نەبوون بە جۆرە ئیتر لەم وایە بارزانی مەلا مستەفا بارزانی خۆی ئەم شتەی حەسم کرد و پارتی هێناوە سەر خەتی ڕاستی و ئەو کاتێکە خوا لەخۆش و حەمزە عەبدوڵڵا سکرتێری پارتی و ئەو بە سەبەبدانرا کە ئەو دەیەوێت زۆر نزیک بێتەوە لە حیزبی شوێی ئەو لادرا خوا لەخۆش و بلای مەحمەد کرا بە سکرتێری باشە هەندێک لەسەر چاوە مێژوویەکان زۆر کات مەلا مستەفای بارزانی و پارتی دیموکراتی کوردستان لە یەکجیاکەنەوە ئەوان پێیان وایە کە لەگەڵ سەرەتای دروستبوونی پارتی دیموکراتی کورد بە بیرێکی مارکسیانە ئەم حیزبە دروستە بێت بەڵام ئەوەی کە خاوەنی بیرێکی نەتەوەی ئەوەی کاڵگری بیرێکی نەتەوەی بووە مەلا مستەفای بارزانی بووە کەواتە بۆچی ینی بۆچی جێگەی قبوڵ نەبوو ئەم برادرانە جۆرێک لە بیری مارکسیانە و جۆرێک مەیلیان بۆ لای چەپگەرایی هەبوو بێ لەو ڕۆژگارەیە ئەلبەتە کە پارتی دروست بوو بارزانی لە مەهاباد بوو کە حەمزە عەبدوڵڵای ناردەوە و داوای کرد کە پارتی دروست بکرێ و هەتا داینابوو شێخ لەتیف کاکە زیادی کۆیی بکرێن بە دوو یاریدەری سەرۆکی پارتی بە بیر و ڕای ئەوانەی ئێرە کە لە دابەزێنەری پارتی بوون کە ڕێگەی مارکسیەت ئەمە یارمەتی ملەتی لەبەرەوە پارتی ئەساسی مارکسیەت دروستێک لە مادی پارتی مارکسیەت و ئەمە داوامی کردتا شۆڕشی تا بارزانی هاتەوە دووبارە
پرۆگرامی پارتی گۆڕا بۆچەم مارکسیێتیان نەبرد چەند جارێ مارکسیێت هاتوتەوە ناو پرۆگرام و لابردراوە ئێستا ژوازام لابردراوە. باشە ئەوترێت لە یەکێک لە بۆنەکانی ئاهەنگی نەورۆز لە ئوتێلێک لە یەکێک لە ئوتێلەکانی بەغا پارتی دیموکرات مناسبەتێک بۆنەیەک سازەکە لەو بۆنەیە عەبدولکەریم قاسمیش بەشداری ئەو بۆنەیە بێت و لەو بۆنەیە هەمزە عەبدوڵڵا وتارێکی چەپگەرایانەیە خوێنێتەوە. ئەگەر یادەوەریت یارمەتیت بە ئەو بۆنەیە چۆن بوو عەبدولکەریم قاسم بەشداری ئەو لە ساڵی 59 من لە بەغدا بووم بەڕێکەوت من داوت نەکرا بوو بۆ ئەوەینا بانگ نەکرا بوو ئەنوەری برام کە ئەفسەری احتیاط بوو ئەو وەختە دکتۆر بوو ئەو داوتکەوە لەبەرەوەی ئەفسەر بوو ڕەنگێ باشی نەزانی کە ئەوەی کە ئەندامی سوپایە لە حاضر بێ لە داوت ناوەکەی بیاخی خۆیدا بە من کە من بچم بۆیە من حاضر بووم لەو وینا عەبدولکەریم قاسم هات بۆیە وەکو هەموو جارێ دەستی بە قسە کرد و هەموو نەواقسەیەشیە کرد بەڵام من ئەوەی کە ملاحەزەم کرد کە ئەو وەختە مامۆستا هەمزە عەبدوڵڵا ئەو سکرتەری پارتی بوو زۆر بەرەو چەپ ڕۆیشتن بەرە مارکسیێت ڕۆیشتن جەمال حەیدەری جەمال حەیدەریش نوێنەری حیزبی شیوعی بوو خۆی مشتەرەک بوو دیارە ئاهەنگکە لە بینی حیزبی شیوعی و پارتیە جەمال حەیدەری تەمسیلە وتارەکەی جەمال حەیدەری زیاتر کوردایەتی تێدا بوو. باشە ئەم ململانەیە هەر لە سەرەتاوە دەستی پێکرد بەوەی کە هەمیشە مەلا مستەفا ئەویست ئەم حیزبە بە ئاراسەیەکی نەتەوەیی بەرێ بە پێچەوانەوە هەمزە عەبدوڵڵا و برادرانی باڵی مەکتەبی سیاسی ئەیانویست بە ئاراسەی شیوعیەت و مارکسیێتیا بەرن. ئەمە کاریگەری شیوعیەکان بوو لەو ڕۆژگارە یا پەیوەندی بە چیەوە هەبوو ئەم دوو ئاراستە جیاوازە هەبوو لە نێو ڕیزەکانی پارتیە؟ وەزعی عام بەرەو ئەو وەختە مارکسیێت سەیطرەی کرد و تەسیر کرد سەر حتا برادرانی پارتی بەشی زۆری لە هەواڵانی پارتی مەلا مستەفاش کە خۆی 12 ساڵ لە سۆڤێت بووە ئەیزانی کە حقیقەت حیزبەکەی ئێمە بەرژەوەندی لەوەدا نییە کە حیزبێکی مارکسی بی ژۆنی لەوەیە خۆی حیزبێکی لەبێر نەتەوەی بوو و ئێمە پێویستم بە حیزبێکی نەتەوەیی هەیە لەبەر ئەوە ڕەنگ بێ لەبەر لە نێوان بارزانانی و لە نێوان هەندێک سەرکردایەتی حیزب ئەو خلافە بوو. استراتیژی پارتی دیموکرات لەو ڕۆژگارەیە لەسەر چ برمایەک بوو؟ ئایا لەسەر بیرێکی مارکسیانە دروست بوو یاخود لەسەر بیرێکی نەتەوەیانە؟ استراتیژی حیزبەکە چی بوو؟ یعنی ئەگەر لە استراتیژی حیزبەکە هێڵێکی دیاریکراو هەبوو بێ بۆ ئیشکردن لە کاری سیاسی حیزبەکە بۆچی ئەم ململانەیە دروستە بوو؟ ینی ئەمە زیاتر ئەگەر ئەم پرسیارە لە کەسێکی حیزبی بکەین لە کەسێکی کە ئێستا لای ناویە سوالیان لێ بکەی باشترە. کەواتە یەکێک لەو کێشانەی کە ئەوترێت بووە هۆکار بۆ تێکچوونی پەیوەندی نێوان مەلا مستەفای بارزانی و زەعیم عەبدولکەریم قاسم هەر هۆکاری شیوعیەکان و مارکسیەکان بوون. سەرنجی تۆ لەو بارەیەوە؟ بەلای من کە ئەوانەی دەوروبەری عەبدولکەریم قاسم بوون یاخود ئەوانەی کە سۆرۆک عاشیرەکان بوون کە عێلاقەیان لەگەڵ ئەم ئەفسەرانە بوو کە دەوروبەری عەبدولکەریم قاسمن ئەوانە سەبەی ڕئیسی بوون کە نێوان عەبدولکەریم قاسم و بارزانی تێکوشی. پاشان عەبدولکەریم قاسم ئینسانێک بوو حەزی لە حوب و زۆری هەبوو نەیدەویست کەسێکتر هەبیتر کە شعبیەتی هەبی لەو زیاتر ئەو ملاحەزەی کردو کە شعبیەتی بارزانی چۆنە لەبەرەوە ئەم حەساسیەتە لە بینیان پەیدا بوو. هەجینا
حزبی شوعی حکسەوە ئەو وەختە مەقالاتی ڕۆژنامەی خەبات سەری دیفاع بوو کە ئەو کاتە نێوان حزبی شوعی و عەبدولکەریم قاسمەوەندە باش نەبوو تەسیری بکەن لەگەر پارتی بەینی خراپ بێتن. زۆر سپاس مامۆستاجان بەڕێزان کاتی بەرنامەکە کۆتایی هات ئەڵقەی یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ زۆر بەڕێز موحسین زەی سیاسەتمەدار و نوێنەری پێشووی مەلا مستەفای بارزانی بە کۆتایی گەیشت تا ئەڵقەی دووهەم و تەوەرەکانی تر و بابەتەکانی تر بەخواتان سپێنی خواتان لەگەڵ زۆر سپاس مامۆستاجان.